شەترەنج یەکێکە لە وەرزشە هزریەکان و لە هەموو جیهاندا زۆرێک لە ئارەزوومەندان بە شێوەیەکی پرۆفیشناڵ سەرقاڵی ئەم وەرزشەن. هەندێک شەترەنج بە خولیایەک دەزانن و هەندێکی دیکەش بە وەرزشێکی شەڕی دەرونی دەزانن. یاریەکی دووکەسیە لەسەر بۆردی شەترەنج ئەنجام دەدرێت کە بۆردێکە 64 خانەی هەیە و دابەشکراوە بە شێوەی 8x8 پانی و درێژی لە 16 پارچە پێک دێت بە شێوەی جیاواز دەجوڵێن و هێرشەکانی کە پێیان ئەنجام دەدرێت جیاوازە. مێژووی ئەم یاریە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 5,000 ساڵ بۆ یەکەم جار لە لای بوزیەکان لە هیندستان سەری هەڵداوە و پێیان وتووە چاتوڕانگا چونکە باوەڕیان وا بۆ جەنگ و کوشتن لە ناو مرۆڤەکاندا تاوانە. شەترەنجیان وەک جێگرەوەی جەنگ داهێناوە. ئێرانیەکان شێوازێکی مۆدێرنتریان داهێناوە. کۆنترین پارچەی شەترەنجی ناسراو لە زەویە کۆنەکانی فارسدا دۆزرایەوە. لە دواتریشدا ئەم یاریە بە وڵاتانی عەرەب و ئەوروپای ڕۆژئاوا بڵاو بووەتەوە. یاری شەترەنج لە کۆنەوە بە یاری پاشایان ناو دەبرێت چونکە بەشای یاریەکان ناسراوە. تا ئێستا شەترەنج مۆرگێکی پیاوانەی پێوە دیارە، هەرچەندە ڕێژەیەکی ژنان هەیە کە توانیویانە لە پاڵەوانێتیە جیهانیەکاندا بگەنە لووتکە، بەڵام ڕێژەکەی کەمە. لە هەرێمی کوردستانیش ئاستەنگی زیاتر هەیە لە بەردەم ژناندا کاتێک بیانەوێت ببنە یاریزانی شەترەنج و بەشداری پاڵەوانێتیەکان بکەن. ژنێکی گەنجی کورد دەبێتە نمونە و چەندین نازناوی جیهانی لە یاری شەترەنج بەدەست دەهێنێت. کارین کەمال نمونەی یەکێکە لەو ژنە گەنجە سەرکەوتوانەی کە یاریزانی شەترەنجە لەسەر ئاستی کوردستان و عێراق چەندین نازناوی لە پاڵەوانێتیەکاندا بەدەست هێناوە. وەک بەشێک لە ئەزموونی خۆی باسی لەوە کرد لە عێراق و هەرێمی کوردستان کچێک ئەگەر لە خێزانێکی شەترەنجی نەبێت زۆر زەحمەت دەبێت بۆی بتوانێت لە یاریکردن بەردەوام بێت. کارین کەمال لە تەمەنی 8 ساڵیەوە دەستی بە یاری شەترەنج کردووە. لە باوکیەوە فێری یاریکردن بووە کە باوکی یاریزان و ڕاهێنەری شەترەنجە. کارین لە تەمەنی 10 ساڵیدا بەشداری پاڵەوانێتی عێراقی کردووە و پلەی یەکەمی بەدەست هێناوە. لە ساڵی 2006 چووەتە ناو هەڵبژاردەی عێراق و بەشداری پاڵەوانێتی عێراق و ئاسیایی و جیهانی کردووە. لە ساڵی 2008 بەشداری پاڵەوانێتی جیهانی کردووە لە وڵاتی ئەڵمانیا و توانیوێتی ناسناوەکە بەدەست بهێنێت. لە ساڵی 2009 لە وڵاتی لوبنان مەدالیای برۆنزی بەدەست هێناوە. لە ساڵی 2010 بەشداری پاڵەوانێتی تەمەنەکانی کردو و پلەی یەکەم و مەدالیای ئاڵتوونی بەدەست هێناوە. کارین کەمال باسی لەوە کرد هەرچەندە لە کۆمەڵگەی ئێمەدا ژنان ناتوانن دەست بۆ هەموو شتێک ببەن، بەڵام شەترەنج یاریەکی زۆر نمونەیە بۆ ژنان و لە ڕووی هزریەوە بەهێزیان دەکات. یاری شەترەنج وەکو هیچ یاریکە نییە، بەس هیلاکی مشکی زۆر ئەوێت، مشکی مرۆڤ زۆر هیلاکە بێت. خاصن ئەم یاریە بۆ ئافرەت زۆر خوشە و باشە، چونکە ئێستا ئێمە لە کۆمەڵگایەک ئەژین ئافرەت زۆر شت هەیە ناتوانێت بیکات، بەس ئەم یاری شەترەنجە بۆ ئافرەت یاریەکی زۆر نمونەیە. شەترەنج ئەگەر بتەوێت بێ بە یاریزانێکی زیرەک دەبێت تەمرینی باشت هەبێت. لە ڕێگای تەمرینەکەی تۆزە قورسە، بەس فێربی فێربوونەکەی زۆر ئاسانە. من کە بەشی وەرزشم تەواو کردە زۆر هیلاک بووم بۆ یاریەکانیکە، چونکە بە هاتی خۆم وەرزشم نەکردبوو لە جیاتی شەترەنج، بەس چۆم کردم بینیم زۆر قورس بۆم. شەترەنجیش بەشی خۆی قورسە، بەس هەستەکەم یاریەکی زۆر خۆش و جوانە. زۆر جار لە پیاوم بردووە، نەک جارێک پیاوێکی یاوەش بێ، چونکە ئێمە لەو چوارچوە پەروەردە کراوین کۆ پیاو لە ئافرەت بەهێزترە بەقوەترە، تر کەوتە مشکمان کۆ پیاو بەهێزە. بەس ئەگەر ئێمە لەو چوارچوە دەرکەوین و خۆمان سیقەمان بە خۆمان هەبێ، ئێمە هیچ کەمتر نین لە پیاو، ئێمە هەرچی بمانەوێت هەر لە مناڵی و ئەتوانین بیکەین. و ئەم شتە لە جیهان هەمووی ڕابەستا و تۆزە خەریکە، یعنی ئەم شتە باشە بێت. کارین ئاماژەی بەوەشدا لە عێراق بەگشتی ژنانی گەنج دەرفەتەکانی بەردەمیان زۆر کەمە، کاتێک دەگەنە هەنگاوەکانی سەرکەوتن بەردەوام ڕێگریان لێ دەکرێت. خۆی بەڕاستی ئەگەر لە عێراق هەمووی سیرگەی ئەو کچانەی کە شەترەنجەکەن هەمویان یان دایک و باوکی خۆش شەترەنجی بوون تێگەی، یعنی لە خێزانێکی شەترەنجین زۆر کەمە بینی کچێک بە تەنیایەت یاری بکات و دایک و باوکی یان خوشک و برای شەترەنج نەکەن. وتم لەوانە سیقیان نەبێت، سەبر و تەحمل. شەترەنج یارێکە دەبێت تەحملە زۆر بێت لەگەڵ مناڵ،
ئێستا تۆ کچێکی بچووک بینی فێری شەترەنجکەی دەبێت لەگەڵ یابی یان یاریزانی باشمان هەبووی کچیش بوو بوو نمونەکەم بوو لە عێراق بوتوڵەی خارجی عێراقمان هەبوو بەشداری بکات لەژێر تەمەنی خۆی دایک و باوک وتی نابێ بڕۆیت لەبەر نابێت تەنیا بڕۆی ئەو کاتە بوو نمونە ئیتیحادی عێراقی تەکالیفی مەساریفی بەس یاریزانەکە خۆی ئەکات ئیترە لەبەر ئەو هوکارە بەشداری نەکردەوە کچەکەشی لە یاری دوور کەوتووە بەس بوو نمونە ئەگەر کوڕ بێت کوڕ دایک و باوک زۆر ئەوە ناکەن یعنی ئەڵەن قەی ناکە با تەنیا بڕۆت بەس کچ نایڵن بە تەنیا بڕۆ دەبێت لەگەڵ یابن لەبەر ئەو ئەڵم دەبێت تحملیان هەبێت دەبێت سەبریان هەبێت لەگەڵ و دەبێت تۆزێ کاڵێن لەگەڵ یابن دامی بکەن تا پێش بکەون. کارین بەشێک لە سەرکەوتنەکانی گەڕاندەوە بۆ پاڵپشتی و متمانەی خێزانەکەی کە گوێیان بۆ قسەکانی کۆمەلگا نەگرتووە و هانی کچەکەیان داوە بەرەو سەرکەوتن. زۆر گرنگە دایک و باو پشتگیری مناڵەکان بکەن خۆم لەو کەسانە بووم باوکم و دایکم زۆر پشتگیری منیان کردو ئەگەر ئەوانیان نەبا من نەگەشتمە ئەم ئاستا یعنی من زۆر کە مناڵ بووم بەشداری بوتڵەشتمە کرد خزمەکانمان خۆی قسانەکرد و ئێمە کچە چۆن بە تەنیا ئەڕات باوکم لەو کەسانە بوو قەت بە قسەی خەڵکی ناکرد ئەیوت من سقم بە کچەکەی خۆم هەیە من خەڵک چی قسە بکە بابیکات منیش ئەڵێم با دایک و باوک هەموو کاتێ پشتگیری مناڵەکانیان بکەن بە قسەی خەڵک مەکەن خەڵک چی قسە بکات گرنگەوەیە مناڵەکانت حەزیان لە چییە حەزیان لە چییە هەر لە مناڵیوە یارمەتیان بەن پێش بکەون. کارین باسی لەوەش کرد شەترەنج بۆ ئەو چێژێکی تایبەتی هەیە و پلانی هەیە لە داهاتووشدا بەشداری پاڵەوانێتیەکانی عێراق و جیهان بکات. شەترەنج لەو یاریانەیە خوب بە مشکی خۆت بیرەکەیەوە ئبداعشتی تیاکەی خطۆشتە دۆزیەوە کە بوو من یاریکی زۆر خۆشە کە لەوە خوشترەوەیە کە تەمرینەکەی ڕاهێنانێکی ئەتوانی لە ماڵەوە بیکە ئەتوانی لە نادی بکە ئەتوانی لە هەر یعنی ئەوە نییە بوو نمونە ئەڵێ هەروەکو یاریەکانی کە دەبێت بچی لە ساحە و لەوە تەمرین بکەی یان چۆن بێت شەترەنج من زۆربەی تەمرینەکانم لە ماڵەوە هەر لە مناڵیەوە هەر لە ماڵەوە ئەم کرد ئیتر لەبەر ئەوە خوب و ئافرەتی زۆر یاریکی خۆش و باشە پێویست ناکات بچی بۆ ساحە و باوانە هەر ئەتوانی هەر لە ماڵەوە تەمرینی خۆت بکەی و ئاسانە یعنی هیچ ڕێگیری شتی زۆر کەمە. لە پلانمایە خۆمان حەزرەکەیم و بوتوڵەی ئۆلۆمپیادی جیهانی لە وڵاتی هەندستان و هەروە بوتوڵەی کەشمان هەیە دەوری عێراق و بوتوڵەی نیهای عێراق و بوتوڵەی عەرەبمان هەیە لە وڵاتی سعودیە لە مانگی یانسەیە شتێکی وایە خۆمان ئامادە ئەەکەین بۆ ئەو قەرەمانیانە. لە کۆتاییشدا کارین پەیامی خۆی بۆ ژنانی گەنج دووبارە کردەوە کە هەر حەز و خولیایەکیان هەبێت هەوڵی بۆ بدەن تا ئامانجەکانیان بەدەست بهێنن و بتوانن ئاستی خۆیان بەرەو پێش ببن. من بەو کچانە ئەڵم ئەگەر حەستان لە هەر شەترەنج نەبێ هەر شتێکی کە بێ بە دوای ئامانجەکانی خۆتان بکەون پێش بکەون ئەگەر شەترەنج بێ من ئامادەم یارمەتیدان بم بۆ هەر شتێک بێت. منداڵان بەهۆی خێزانەکانیانەوە ئاشنای شەترەنج بوون و ئێستا لە ئاکادیمیای شەترەنجی شاری سلێمانی یاری شەترەنج دەکەن و فێر دەبن. دایکم زۆر یاری ناکا بەس باوکم هەموو کاتێ لەناو مۆبایلەکەی یاریەکە. باوکم وتی با فێری شەترەنج بی. وەڵامم زۆر لێ نازانم بەس هاتم بۆ ئێرە بۆی فێر بووم ئیتر کە گەورە بووم لەوەی زۆرتر فێر بووم کە گەورە بووم حەزەکەم منیش پاڵانی بەدەست بێنم.